پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو کە کورد لە کەرکووک بە ئومێد و گەرموگوڕیەکی زۆرەوە دەچوە نێو هەڵبژاردنەوە، بەڵام ئەم جارە دانیشتوانە کوردەکەی ئەو شارە بە نائومێدی و حیزبە کوردیەکانیش بە پەرتەوازایی بەشداری پرۆسەکە دەکەن. برام شەهیدەوە ئەم برادەرە شەزانیە لە 5 ئێوارە لە 5 دقی ئێوارەوە هەتا 8 بیانی سوتا بە قەدەراتی خۆم بوو لەنا عەلاگێ زەردە هاوردمەوە نەک پارتی بێکشەتی بێتەوە هەشتای وە گەوانە بێتەوە تا دەمچاوە بێ ئەگە بفرە بە عاسمانە بزانام شخصە و لە عاسمانە بۆ عاسمانێ ئەفرە بێ بە مەعجیزە من پشتی تێکەم سقەی پێ ناگرم. دوای ئەو خەڵک دڵی شکا هەنی کورد بێ ئومێد بوو نانی تۆ ئیسە دڵێک شکا تاوەی هیچ بێت چاکەوە بێ ئێمە لە پێشا کەرکووک یەکێتی پارتی لەم کەرکووکە حکومێ کرد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک نەما کەوتە من دەست دەسەڵاتی بەغاوە ئیستا بە هیچ جۆرێ بۆت نییە حتا بەرپرسەکان دەماچێ هەڵگرن. 16 ئۆکتۆبەر و گەڕانەوەی دەسەڵاتی عێراق بۆ شارەکە و بەجێهێشتنی شار لەلایەن حیزبە کوردیەکانەوە بەشێکی زۆر لە دەنگدەرانی کوردی ئاوارە کردووە و بەشەکەی تریشی کە ماونەتەوە تووڕە و نیگەرانن. هەکوانەی ترە بێ یعنی خەڵکە فریوە دەنعینە نەکوانەی ترە بێ مەسەن کات پێش هەڵبژاردن چەمبەڵێنێکەدەن کە جێبەجێکراو نییە ئیتر عینە نەبێ خەڵک دەنگیان پێداتەوە عینەن تەپڵیان بۆ لێدەن و عینەن وا بێتەوە هەروە بۆ هەروە شەمێنێ ئەبێ ئەم حیزبانە سزا بدرێن خەڵک چەشی بەدەستەوە نییە بەس بە دەنگدان نەتوانن سزای بدا دەنگ بەلایەنێکیکە بدا بە شتێکیکەی بدا کە ئەوانە نەبن دووبارە نەبنەوە دووبارە تووشێ و هەڵەیە نەبنەوە کە جارانی پێش و کردویان. کوردەکانی کەرکووک گەرچی لە حیزبە کوردیەکان تووڕەن بەڵام لەگەڵ ئەوەشدا و لە ترسی زیاتر باڵادەستبوونی عەرەب و تورکمان بە وتەی خۆیان ناچارن بەشداری هەڵبژاردن بکەن. وڵی ئەگەر کورد بێن و دانشن لێرە ئەوە دەنگێتێنن ئەگەر نێنەوە کەس دەنگ نادا ئەگەر بەڕاستی بێن و لەناو خەڵکە هین بوون خەڵک دەنگەدا خەڵک مەجبورە دەنگە چیەکە ئەی مەجبورین دەنگەدەین خەڵک فەقیرە و دانشە دەبا کاسبی خۆی و کاسبی ئەەکەن و ئەگەر نێنەوە ئەوە کەسی دەنگ نادا یەکێتی پارتی ئەم دوو حزبە ڕئیسیە لەم شارەیە ناتوان بی قسەی بڵێم ئەوەنە زۆرە نازانین خۆشمان نازانین ئێمە وەکو تەشبینە بێ وەکو حیوان لێرەوە میلەتە تەشبینە بێ دوو لە دینەکەمان هەرچیەک هەر ئەوەی تر ئێمە نازانین میتر دەنگدانیش ئەوە لە کۆ دانیشید ئەلێوە دەنگە دەیتویتر نازانی بۆ چۆیە. بەشێکی تر لە دانیشتوانە کوردەکەی کەرکووک ترسیان لە ئەنجامدانی تەزویرات هەیە لەلایەن ئەو هێزانەی کە دوای 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی شارەکەیان گرتووەتە دەست. نەخێر دەنگ نادەم من ئەگەر دەنگ دەم ڕاستە بۆ کوردی دەم بە دڵنیایەوە بەڵام تەزویرش بۆ عەرەبە تەزویرەکانمان بۆ عەرەبە بەڕای من ئەم ساڵ انتخابات دەرنەکرێ باشترە چونکە عەرەب دەستی ڕۆیسە لە کەرکووکە کە عەرەب دەستی ڕۆی تۆ کورد هیچ شتێکی بۆ نامینێتەوە یعنی حەیدەر ئەبادی وتی ئەگەر بێت و من کەرکووک بگرم ڕێکەوت دەنگم کوا ڕێکەوتنەکانی وەڵای هەڵبژاردن هەموو کەس ماف خۆیەتی دەنگەدا دەنگ نادا بە شتەکەش بە دەنگ یەکلایی یەکرێتەوە هیوادارم ینی دەنگدانەکە بە شێوەیەکی پاک بێ ئیتر کورد دەرەچێ عەرەب دەرەچێ شیعە دەرەچێ سوننە دەرەچێ تورکمان مهم ئەوەیە ئیشەکە بە پاک بێ مهم ئەوەی دەنگیشەدا بە کەسێک بیدا کە شارەزا بێت ئێش و ئازاری خەڵک بناسێت ئیتر لە عێراق لە بەغا بێ لە بەسرا بێ لە کەرکووک بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ تۆ دەنگ نەدەی بڵێ ئەم کەسە کوڕی فلانە و ئەم کەسە فلان کەسە ئەمە غەڵەتە. چاودێران پێیان وایە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق لە کەرکووک لە بەرژەوەندی کوردان نابن بەو پێی دەنگدەری کورد لە حیزبەکان تووڕەن و حیزبەکانیش پەرتەوازە و یەکدەنگ نین. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.